بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان تازی سەر و نووری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەری ئاڵ و بەیتی پاکانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم خوشحاڵم ئەو جارش بە خزمەتتان گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان سەرمەشقان. ئازیزانم ئێمڕۆ باسی کەسێکتان بۆ ئەکەم کە ئەم پیاوە زۆر ئینتیزاری پێغەمبەری کرد صلى الله عليه وسلم بەڵام بە قسمەتی نەبوو بە خزمەتی بگا. ئەو پیاوە لە عومر و تووڵی خۆی عاشقی خوای گەورە بوو، خوای خۆش دەویست، بەڵام نەیدەزانی کو خوای گەورە بپەرستێ. لە دوو دینی حەق ئەگەڕا، عەوداڵ و عاشقی دینی حەق بوو، بەڵام دینی حەقی پێ نەدەدۆزراوە. حتا ئەو وەختیش کوژراش ئەم پیاوە هەر بەو حەسرەتەوە سەری ناوە. ئەم پیاوە ناوی زەیدی کوڕی عەمری نەفیلە، کوڕی نەفیلە، زەیدی کوڕی عەمری کوڕی نەفیل. ئەم پیاوە یەکێکە لە قوڕەیشەکان، یەکێکە لە خەڵکی ئەهلی مەککە. ئەو پیاوە کاتێک کە دەیدیت قوڕەیشەکان بت دەپەرستن زۆری پێسەیر بوو، زۆری لەلا غەریب بوو، چونکە بتپەرستی طبعا بتپەرستی چۆن لە مەکەی پەیدا بوو. کابرایەکە ناوی عەمری خوزاعیە، عەمری کوڕی لوحەی خوزاعی. ئەو پیاوە تازیر بوو ئەچۆ شام. لە شام دیتی هەندێک کەسێک وا بەرابەر بتێک سوزدە دەبن و ئەپارڕێنەوە. ئەویش گوتی کاکە ئێوە چ دەکەن؟ چۆن بن ئەو بتە ئەپەرستن؟ وتیان کاکە ئێمە خۆ ئەو بتە ناپەرستین، ئەمە ئەم ڕوحی پیاو چاک و ساڵح و ئەولیانە دەپەرستین کە لە ناو ئەو بەردەدایە. ئێمە لەوان دەپارڕێنەوە بۆ ئیشمان لە بۆ بکەن و سەرمان بێخن و ڕزقمان بدەن و لە ترس و ناڕەحەتی نەزاتمان بدەن. وەڵڵاهی فکرێکی جوانە. هەستا بچێ بتێکی لەوان وەرگرت، ناوی هوبەل بوو، هینایەوە مەککە و ئیتر خەڵکی مەککەی هەر هەموو لە دینی حەزرەتی ئیبراهیم وەرگەڕاند و هەمووی کرد بە بتپەرستی. جا کاتێک عەمری کوڕی زەیدی کوڕی عەمر کە هەموو جارێ تەماشای ئەو خەڵکەی دەکرد بتی ئەپەرست، بەڕاستی پێیان سپەی سەری بوون. یان ئەیبینی عوشتری سەر دەبڕن لە بۆ غەیری خوا، لە بۆ بت و سەنەمەکان عوشتری سەر ئەبڕن، مەڕی سەر ئەبڕن، گای سەر ئەبڕن. پێی ئەگوتن ئێوە زۆر سەیرن خەڵکینە، ئەم گایە ئەم عوشترە خوا دروستی کردووە، وەخوای گەورە بارانی بۆ ئەنێرتە خوارێ و وە گوژ و گیاشی ئەداتێ. پێم سەیرە ئێوە بۆ غەیری خوا سەری ئەبڕن. خوای گەورە ئێوەی دروست کردووە، ئێوە بۆ غەیری خوا سوزدە ئەبن. بەڕاستی ئەمە لێکدانەوەیکی زۆر عەقڵانی و بلیمەتی ئەم زەیدی کوڕی عەمرەیە. دەزانی یعنی ئافەرین منطقی عەقڵی خۆی بەکارهینە کە بەڕاستی ئەم دینەی ئەوانە دینێکی باتڵە. جا ئەهلی قوڕەیش عەرەبەکانی قوڕەیشی مەککە چ نەمابوو نەپەرستن، یعنی عەرەبەکانی ئەو مەنتیقە دار و بەرد و هەموو شتێکیان دەپەرست، دەیان کردە خوا. حتا خوایان دروست دەکرد لە خورمای، لە خورمای خوایان دروست دەکرد، دایان بردە سەفەرێ، لە سەفەرێ دایان دەنا سوزدەیان لۆ دەبرد. کە پرسی دەبوون هیلاک دەبوون خۆیان دەدا بەر قەمپاران و دایان خوارد، لەسەری ڕادەستیان پێ دەکرد. ئەو چ خوایەکە
کە برسی نەبی سوزدەی بۆ بەی کە برسی بیبی خۆی زە بەڕاستی ئەو منتقی عەقڵ نییە ئەو عەقڵ لە دەستدانە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی ئەوەنە ئەسڵەن نەیانتوانی ئیستیفادە لە گەورەترین نیعمەتی خوا بکەن کە عەقڵە جا بۆیە ئینسان دەبێت زۆر ئاگادار بێ ئازیزانم ئێمە زۆر جاران هەندە شت یعنی هەندە شت دەبیستین و هەندە شت دەبینی خەڵک دەیکە بەڕاستی ئەم عەقڵ نییە تۆ دەچی سەر قەبرێ لەو قەبرە داوا دەکەی کە منداڵت بداتێ یان شتێکت بۆ بکە یان لە شتێکت نەجات دە بابەوە عەقڵ نییە ئەم مردیە ئەم قەبرە بۆ خۆی هیچی لەدەست نییە چۆن دەتوانی چ بکە لە بۆ تۆ چۆن دەتوانی منداڵ بداتە تۆ چۆن دەتوانی تۆ قوتارکە لە مشکلە و ناڕەحەتی چۆن دەتوانی ڕزقی تۆ بدا چۆن دەتوانی هیچ شتێکت بەرامبەر بکە بخۆی خوا دەزانی وەسعی ئەم قەبرە چ حاڵ وڵایەتی لە خزمەت خوای گەورە جا بۆی بەڕاستی ئینسان دەبێ منتقی عەقڵ بەکاربێنێ بۆی بزانێ نابێ خوای گەورە هیچ شەریک و هاوتای بۆ پەیدا بکرێ هەموو شتێک تەنها بەدەستخوایە وە لە خوای گەورەش دەبی داوا بکرێ و تەنهاش دەبی لەوێ بپارڕێنەوە لە غەیری خوای گەورە نابی بپارڕێنەوە ئیذا سەئەلتم فاسألوا الله وإذا استعنتم فاستعينوا بالله ئەگەر داواتان کرد تەنها لە خوا داواکەن ئەگەر هاواریشتان کرد تەنها ئیستیعانە و هاوار بە خوای گەورە بکەن جا بۆیە ئازیزانم ئەم زەیدی کوڕی عەمرە بەڕاستی عەقڵی ئەم خەڵکەی نەدەبڕی بۆیە هەستا سەفەرێکی شامی کرد لۆی بە دوای دینێکی حەقدا بگەڕێت لەوێ نەسرانەکانی دین مزادەلەی لەگەکردن سوبحان الله دڵی ئاوی دەخواردەوە چۆ لای جوولەکەکان لای یەهودیەکان زۆر قسەی لەگەکردن دڵی بەوانیش ئاوی نەخواردەوە قەنەعەتی نات گەڕاوە مەککەی پشتی بە دیواری کردبوو ئەیگوت قوڕەیشیەکان خەڵکی مەککە بەوەڵڵا لە غەیری من کەستان لەسەر دینی حەزرەتی ئیبراهیم نەماون چونکە ئەسڵی خەڵکی مەککەی سەدینی تەوحیدی یەکتاپەرستی حەزرەتی ئیبراهیم بوو سەڵات و سەلامی خوا لەوی و لە گشت پێغەمبەران بێ بەڵام ئەوان دینی حەزرەتی ئیبراهیمیان گۆڕی یەکتاپەرستیان گۆڕی وەحدانیەتیان گۆڕی شرک و بت و سەنەمیان هینا ناو دینداریەکە و ناو عیبادەتەکانیان جا بۆیە ئەو زەیدی کوڕی عەمرە بەڕاستی ئەیزانی خەڵک هەموو مشریک بووە هەموو ئەم خەڵکە دینی حەقی لەدەست داوە بۆیە لە کاتێک لە پشتی بە کەعبە ئەکرد ئەگریا دێگوت یا ڕەبی ئەمن نازانم چۆن بتپەرستم خۆزی بمزانی بە بتپەرستم بەڵام هەر ئەوەندەی دەزانم سوزدە لە بۆ دەما ڕووی لە کەعبە دەکرد و سەری لە سوزدەدا ئەنا و ئەگریا و لەبەرەوەی مشتاقی ئەوەی بوو دینێکی حەق بناسێ بۆ ئەوەی خۆی حەقی پێ بپەرستێتن بۆیە جارێکی تر چۆ شام ماوەیەک لە شام ماوە ڕۆژێکیان تووشی نەسرانیەکی بوو تووشی قەسەیەکی نەسرانی بوو پێی گوت زەید وگوتی تۆ عەرەبی خەڵکی لای مەملەکەتی عەرەبەکانی گوتی بەڵێ تێ موژدەت بدەمێ پێغەمبەرێک لەنەوەی ئیسماعیل هەندە نمایە پەیدا ببێ و ئیدعای پێغەمبەراتی بکە و بانگێشەی پێغەمبەریاتی بڵاو کاتەوە بەڕاستی ئەم زەید زۆری پێخۆش بوو بەڵام نەیدەزانی زەید کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم محەممەدی کوڕی عەبدوڵڵای ئەبینی لە مەکەی و ئەشیناسی و دەزانی صادق الئەمینە بەڵام نەیدەزانیەوە پێغەمبەرەکەیە سبحان الله دەبێت چەند جار لە مەجلیسی لەگەڵی دانیشتە بێت دەبێت چەند جاران لە خزمەت پێغەمبەری لە مەجلیس و لە بازار و لە شوێنەکان و لە ماڵەکان و لە مناسەبەکان پێغەمبەری خوای دیبێ بەڵام نەیدەزانی ئەوە دینی حەق لەکەن ئەو پیاوەی دەست پێ دەکا و بڵاو دەکرێتەوە بۆیە هاتەوە مەککەی ماوەیەک لە مەککە ماوە و ئەیگۆتە خەڵکەکەی خەڵچینە ئەو منداڵانە مەکوژن توخوا ئەو کچانە زیندە بە چاڵ مەکەن چکە ئەوان بەڕاستی هەر کاتێک کە بیان گۆت باە خێزانەکەت کچێکی بووە سبحان الله ڕەنجی ڕەشدا هەردەگەڕا شێت دەبوو خۆی هەستی بە شەرمەزاری و خەزاڵەتی و کەمی دەکرد نەیدەزانی چی لێ بکە یەکسەر دەسوو زیندە بە ساڵی دەکرد ئەو کچەی ئەو بەو گوزکۆکەی خۆی لە ناو خاک دەنا و خۆری بەسەدا دەدا و دەیخنکان بۆیە زەیدی کوڕی عەمر دەیگوت کاکە ئەمن هەمویان بەخێو دەکەم با لە ماڵی خۆتان بی چەند تەکلیفی ئەوەی بەخێوکردنەکەی من پارەکەی دەدەم بەس ئێوە زیندە بە چاڵیان مەکەن سبحان الله جارێکی تر سەفەری کردەوە لە بۆ شام ئالەوێن دەر سبحان الله خەبەریان دایە گوتیان ئەو پێغەمبەرەی صلى الله عليه وسلم کە لە ئاخر زەمانە پەیدا بووە زوو بگەڕێەوە بۆ خۆت ئیمانی پێبینە وای زەید چەند مشتاق بوو بگاتەوە مەککەی
وا زەید چەند تا مەزرۆ بگاتەوە مەکەی بەس بزانێ ئەو پێغەمبەرە چێیە، چێ گوتیتی پێغەمبەرم، چێ ئیدعای پێغەمبەرایەتی دەکا، چێ دەڵێ من دینی حەق و ڕاست و بەند تەوحیدم پێیە. زۆر بە ئیشتیاقەوە هات جا پێش ئەوەی چی بەسەر بێتن ئیمامی عەسقەلانی لە فەتح الباریدا لە بۆمان دەژێڕتەوە دەفەرموویتن لە عامری کوڕی ڕەبیعە برادەرێکی زەید بووە. عامری کوڕی ڕەبیعە دەفەرموویتن ڕۆژێکیان پێکەوە لە مەکەی دانیشتبوون لەگەر زەیدی بە منی گوت عامر ئەمن لەسەر دینی تاقە کەسم لەم مەملەکەتە لەسەر دینی حەزرەتی ئیبراهیم بم. دەزانم پێغەمبەرێک دێ لەم زوانە بەڵام پێناسی من پێرا بگەم و بە خزمەتی بگەم، بەڵام تخوا ئەگەر ئەو پێغەمبەرە پەیدا بوو سەلامی زەیدی لێ بکە و پێشی برێ زەید ئیمانی پێت هینایە و بڕوات پێی هەیە کە تۆ پێغەمبەری حەقی. ڕەبیعە دەفەرمی عامری کوڕ ڕەبیعە دەفەرمی وەڵڵا طەبعاً زەید دەگەڕێتەوە ئێستا عامر ئەو ئەمانەتەی دەگەینتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە زەید دەگەڕێتەوە لە شام بە تامەزرۆی ئەوەی کە بگاتەوە مەکەی و ئیمان بە پێغەمبەر بینی، بەڵام بەداخەوە لە ڕێگادا هەندێک ڕێگر ڕێی لێ دەگرن و ئەیکوژن و شەهیدی دەکەن. جا بۆیە عامر لە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەر پەیدا بوو و دەنگ و سەدای پەیدا بوو خەڵک بە دوای کەوتن و ئیمانیان هینا، عامر ئەو سەلامەی زەیدی بە پێغەمبەری گەیان صلی الله عەلەیه وسەلەم. پێغەمبەری خوا جوابی سەلامی زەیدی داوە و فەرمی وەڵڵا عامر لە خەودا زەیدم دیت لە ناو بەهەشت دەڕۆی و لشتی شمەک و عەبایەکەی خۆی ئەوها ڕادەکێشا و بە ناو بەهەشتدا دەگەڕا. بەڵام زەید پێش ئەوەی بمری دوعایەکی کرد، یەک دوعای کرد خوا ئەو دوعای قبوڵ کرد. دەبا بزانین ئەو دوعایە چییە و بۆ چی کردووە و لەسەر چیش کردویتی. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.